دژی پێشەلکاریەکانی مافی مرۆڤ و شکاندنی شکۆی مرۆڤ بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و چالاکان و پارێزەران لە بەردەم دادگای سلێمانی گربوونەوەیەکیان ئەنجامدا. داوا دەکەن ئەو بێڕێزیە بە تاکەکان بوەستێت، هێز ئەمنیەکان بە خۆیان دابشنەوە. ئەگەریش گرفتیان هەیە لە شێوازی تەعاملکردن لەگەڵ هاوڵاتیاندا، ئەوە ئامادەن بێ بەرامبەر ڕاهێنان و خولی پێگەیاندنیان بۆ بکەنەوە. ناڕەزایەتی خۆمان دەردەبڕین بەرامبەر ئەو ڕووداوە نەخوازراوەی لە ڕێکەوتی 16/6/2022 لەناو حرەمی دادگای سلێمانی ڕوویدا. هەروەک لە پێشووتردا هەڵمەتی گەڕانەوەی شکۆ بۆ شاری سلێمانی و دامودەستگای یاسایی ئەمنیەکان دەستنیشانی ئەو پێشەلکارانەمان کردبوو چەندی ڕاستپاردەمان خستبۆ ڕوو بۆ لایەنە پەیوەندیدارەکان لەسەر ڕێگریکردن لە پێشێلکاریەکانی یاسا و گەڕانەوەی سەروەری یاسا و پاراستنی شکۆ و کەرامەتی مرۆڤ. هەر بۆیە لێرەوە جارێکی در بۆ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان و ڕایگشتی ئەوە ڕادەگەیەنین. یەکەم، مامەڵەی نامرۆڤانە و بەکارهێنانی توندوتیژی لەناو حرەمی دادگا هێڵی سوورە و بێڕێزیەکی زۆر گەورەیە بەرامبەر کەرامەتی مرۆڤ و شکۆی دادگا. پێویستە دام و دەستگاکانی لێکۆڵینەوە و لێکۆڵینەوەیەکی یاسایی و بێلایەن و پیشەیی بکەن و تاوانبارانی سزای یاسایی و شایستەی خۆیان وەربگرن. دووهەم، ئێمە دژی نانەوەی هەموو جۆرە پشێویەکین و ئاژاوەیەکی لەناو حرەمی دادگاکاندا جا لەلایەن هەر هاوڵاتیەک و ئەنجام بدرێت و لە هەر پلە و پۆستێکدا بێت و بە هەر سیفەتێک لە بەردەم دادگا ئامادە بێت. چونکە پاراستنی ئارامی و ئاسایشی دادگاکان بە یەکێک لە پرەنسیپە سەرەکیەکانی دادگاییکردنی دادپەروەرانە دادەنرێت و لە دەرەوەی ئەوە ناتوانرێت دادگاییکردن و دادگا هەستێ بە کارەکانی خۆی بۆ بەدیهێنانی دادپەروەری. داوا دەکرێت هێزی گونجاو و شایستە لە دادگاکان هەبێت و ئەو ڕووداوەی دادگا بکرێتە خاڵێکی وەچەرخان بۆ بە خۆداچوونەوەی هێزامنیەکان. ناکرێتە میشە لۆژیکی شەق و توندوتیژی ئامرازی دەستی هێزامنیەکان بێت و ئەوەی بە دڵیان نەبێت چاودا بخەن و بیخەنە ژێر هێزی شەق و بۆکسیانەوە. دادگا لە بەرەوەی شوێنی یەکلایکردنەوەی کێشەکانە زۆر جار هەردوولایانی داواکە بەریەک دەکەون لە ناو دادگاکانە زۆر جار گرژی و ئاڵۆزی دروستە بێ. ئێمە هیچ کات لەگەڵ ئەوەیان نین کە گرژی و ئاڵۆزی دروست بێت و کار بکاتە سەر پشێوی دادگاکان و کار بکاتە سەرەوەی کە دادگا نەتوانێت بڕیاری دروست بدەدا و عەدالەتی خۆی لەدەست بە. و لەم حاڵەتانەیە پێویستە کە بە شێوازێکی یاسایی و بە شێوازێکی سەربازی دروست مامەڵە لەگەڵ حاڵەتانەیە بکرێن، نەک بە شێوازی توندوتیژی و بەو شێوازە نامرۆڤانی کە بینیمان کە بەداخەوە ئەکید ئەمە لە پێناوی ئەوەی کە ڕەتفعلێک هەبووە. ئێمە ئازانین کە ئەمە کێشە و پشێوی هەبوو، ئازانین کە ئەوانیش گرژی و ئاڵۆزیان دروست کردووە، بەڵام ئەمە ناگاتە ئەوەی کە هێزەکانی یاساییش پۆلیس دەستکراوە بن و بەو شێوەیە مامەڵە لەگەڵ مرۆڤ بکەن. بڵاوبوونەوەی ڤیدۆی شەقتێ هەڵدان لە خوشەکانی تارقی بەقاڵ لە نێو دادگای سلێمانی کاردانەوەی گەورەی بە دوای خۆیدا هێنا و نیگەرانی و بێزاری لێکەوتەوە. داوا دەکرێت کەرامەتی مرۆڤ چی دیکە لەم کوردستانە یاری پێ نەکرێت و هەمووان ڕێز لە یاسا و ڕێساکان بگرن. وەکو دەوترێت یەکێک سکاڵای هەبێت شەکوای خۆی بۆ دادگا دەبات، ئەی ئەگەر لە ناو دادگا و بەبەرچاوی هەمووانەوە سوکاتی پێ بکرێت پەنا بۆ کوێ بەریت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.